ئەمە یەکەمین گەشتی گەشتیارانە کە ڕاستەوخۆ لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە بەرەو عەمان بەڕێ دەکەوێت. وا بڕیارە لە چەند ڕۆژی داهاتووە دوای ڕێخستنەوەی خشتەی گەشتەکان لەلایەن کۆمپانیا و یەڵە ئاسمانیەکانەوە جارێکی تر گەشتەکان دەست پێ بکەنەوە بۆ وڵاتانی تر. هەموو ئەو دەنگۆیانە ڕەت دەکەینەوە، ئەوەی کە لێرە و لەوێ باز دەکرێت کە ستافی حکوومەتی عێراقی هاتووە یاخۆ ستافی تر هاتووە لە بەشەکانە، ئەمە هیچ ڕاست نییە. ئەوەی کە لە فڕۆکەخانەدا بینراوە پێشتر و ئیش کراوە هەمان ستاف و هەمان کەسی ئەم وڵاتن کە ئیش دەکەن، هیچ ستافێکی عێراقی نەهاتوۆتە فڕۆکەخانەی سلێمانی. ئەوەی کە هەیە دوورە لە ڕاستی. هەمان تیمە، هەمان بەڕێوەبەرایەتیە، هەمان بەڕێوەبەری بەشەکانە، هەموو تیمەکانی ناو فڕۆکەخانە هەموو وەکو خۆمان ماینەتەوە ئیشەکانمانەکەین. ئەوەی کە هەیە تەنها دەنگۆیەکە و لە هەندێک لەم لاولاوە بڵاو کراوەتەوە دوورە لە ڕاستیەوە. ئاسایشی فڕۆکەخانە ئێستا لەلایەن کێوە بڕێن؟ ئاسایشی فڕۆکەخانە ژەرە و کوڕانن کە ڕۆژانە شەو ڕۆژیان خستۆتە سەر یەک بۆ پارێزگاریکردن لە هەمووان، هەر ئەو ستافە بەڕێزن کە پێشتر کاریان تیا کردووە. گۆڕانکاریشی تیان نەکرێت؟ هیچ گۆڕانکاریەک نەکرا و نە ئەشکرێت.